شعاری یەکێتی هەواڵان لەم هەڵبژارنە هێزی تۆین لە بەغدا شعارێکی مقنعە من خۆم باوەڕم پێیەتی من ئەتوانم لێرە بەرامبەر یەک بە یەکی ئێوە مناقەشەی ئەمە بکەم کە لەم هەڵبژاردنە کە بۆ پەرلەمانی عێراقە باشترین هێز کە بتوانێت خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات لە عێراق یەکێتی نیشتیمانی کوردستانە سەلماندوومانە لە سەردەمی جەنابی مام جەلالەوە تاکو ئێستا کە هەمیشە کوردستان دووچاری کێشەیەک بێت هەر یەکێتی بووە کە مشکلی خەڵکی حەل کردووە هەر یەکێتی بووە کە وعدی داوە لە بەغا شتێ بکە پێی جێبەجێ کراوە لە چەند ساڵی ڕابردوو یەکێتی چەندین وعدی دا هەمووی جێبەجێ کرد وعدی دا ئەو نظامە دروستکراوەی کە تەنها لە ساڵحی پارتی بوو بۆ هەڵبژاردن کە یەک باز نەبوو بیکەین بە چوار کردمان بە چوار بازنە بەڵێنماندا هەڵەبجە بکەین بە مەحافەزەیەک و اعترافی پێ بکرێت لەلایەن عێراقەوە یەکێتی کردی بەڵێنماندا محافظێکی کورد بگەڕێنینەوە بۆ کەرکووک وە کردی ئەمڕۆ بەهێزین ئەمڕۆ یەکین ئەمڕۆ حسابێکی ترمان بۆ ئەکرێ لەبەرەوەی ئێمە ئەمڕۆ نوێنەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانێکی بەهێزەکەین بۆیە ئێمە ئەتوانین بەبێ هاژ و هوش بەبێ هەڕەشە بەبێ دروستکردنی فەوزا بەبێ ئەوەی حەقی خۆمان لە دەستین بە تەلەفۆنێکیان دوان حەقی کادرەکانی خۆمان ئەگەڕێنینەوە ئەمڕۆ یەکێتی بە وەفایە بەرامبەرتان کاک بافڵ شەرتان لەسەر ئاکا ئەم هەموو باشەی هەیە ئەم یەکێتیە مەهێڵن خەلەلێکیان دوان کەم و کورتیەکی من یانی کادرێکی تری یەکێتی سارتان کاتەوە لەو خەباتەی کە هەتانە